بیدعا وای لێ دێت تەرکی بکەیت دەڵێن وازت لە سونەتێناوە وەکو ئەمڕۆ هەموو شتێکی بە جاهیلێدا لە قەڵەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دینی خوای پەروەردگار نەبێت و هەر کەسێکیش لە سونەتەوە دوور بێت لە ڕاستیەوە دوورە لە نەجاتەوە دوورە. سنات وەکو سەفینەکەی نوح وای عليه السلام من ركبها نجا ومن تركها غرق. هەر کەس دەستی پێوە بگرێت سەرفراز و ئاسوودە دەبێت، هەرێکێکیش دەست بە سونەتەوە نەگرێت بە وەفان و زەریان خنکانی و بەهەلاکی بردن. سنەت و ئەهلەکەی غەریب بوونەتەوە لای خەڵکی. ڕۆژی ئارامگرتن بە ڕێگاوەیە بە هاوڕێکانی فەرموون. ئارامگرتن لەسەر چی؟ لەسەر وازهێنانی خەڵک و دوورکەوتنەوەیان لە ڕاستەقینەی ئەم ئیسلامە و تەنیابوونەوەی مسڵمانان، نامۆیی دینداری، بیدع و خرافەت و ئەهلەکەی و ڕۆی بیڵە زۆر بوون، بانخوازی گومڕا و وێڵ و سەرلێشێوا و ڕەنگە لە کۆمەچی و لێیەکەن ئەوەی کە پێیان بکرێ پێ دەکەن، ئەوەی پێیان بوترێت ڕەدی ناکەنەوە. گەورەترین دوعایەک لەم ڕۆژەدا دوای ئەوەی بڵێ ئەڵڵا لێم خۆش بە ئەوەیە کە داوای لێ بکەی ئیستیقامەت باتێ لەسەر سونەت و سونەتت پێ بناسێنێت. بۆی عیبادەتی ئەهلی جاهیلیەت و بیدع زۆر جیاوازن لەگەڵ عیبادەتی ئەهلی سونە. ئەهلی بیدع نامرتاحن بە عیبادەتەکانیشان، بێزارن، بەس ئەهلی سونە دڵخۆشن. بۆی زۆر پێویستمان بەوەیە سونەت بناسین تا ئەهلەکەشی بناسین، پێویستمان بەوەیە بیدع بناسین تا ئەهلەکەشی بناسین.